کۆنفرانسی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵیە. لێرە شارەزایان و خەمخۆرانی بواری ژینگە و سەرچاوەکانی ئاو کۆبوونەتەوە و گفتوگۆ دەکەن لەبارەی ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی و داڕشتنی پلانێکی گونجاو بە شێوەی زانستی. نوێنەری وەزارەتی کشتوکاڵی حکوومەت هەرێمی کوردستان دەڵێت لە ئێستادا چەندین پلانیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی وشکە ساڵی و پاراستن و بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکان لە داهاتوودا. ئێمە ئێستا بژمارەیەک بەنداو هەبووە کە 90 بەنداو بوو کە لە ساڵانی پێش 2014 دەست پێکرابوو، بەڵام بە حکمی ئەو بارودۆخە و شەڕی تۆستی داعش و قەیرانی دارایی نەتوانرا تەواو بکرێ. ئێستا بە خۆشحاڵیەوە بەشێک لەو پرۆژانە کە نزیکەی 12 بەنداوە بودجەی بۆ تەرخان کراوە بۆ ئەوەی کە تەواو بکرێەوە، بەشێک لەو بەنداوانێسە کاری تیاکرێ. وەجگە لەوەش 9 بەنداوی تر کە ئەتوانم بڵێم 9 بەنداوی گەورە و وەسەتن بە شێوەی PPP کەرتی هاوبەشی کەرتی تایبەت بەیەکەوە ئەو کارە بکەین. ئێستا بە خۆشحاڵیەوە کۆمەڵی قۆناغی بڕیوە، ئێستا لە قۆناغی شیکردنەوەی تەندەرەکانە. وشکە ساڵی و کەم ئاوی لەم ساڵدا کاریگەری تەواوی کردوتە سەر ڕێژەی سەوزایی و بەروبوومە کشتوکاڵەکان لە هەرێمی کوردستان و عێراق. بەشێک لە وڵاتیانیش بۆ چارەسەرکردنی کێشەی کەماوی پەنایان بردووەتە بەر هەڵکەندنی بیری نایاسایی و بەکارهێنانی ئامێری ڕێگەپێنەدراو بۆ مەبەستەش چەندین کەس دەستگیر کراون. دیارە ئێمە وەکو بەڕێبەتی پۆلیسی دەرسەر و ژنگی پارێزگای سلێمانی لە هەموو کات و سادەکانە بیرلێدان بە شێوەی نایاسایی قەدەغەیە ئەو کەسانی کە پاپان نەبن بەڕێنمایەکان و دەستگیرەکرێن. دیارە ئەو شێوەی یاسایە لە ڕێگەی ئاوی ژێرزەویەوە لە ڕێگەی ئەو ژێرزەویەوە ڕێگەیان پێ ئەدرێ، ئەوش دیارە لە سەروی 5 دۆنمەوەیە 5,000 دێ لە کوردستانە لەسەر سنوورەکانە ئەتوانم بڵێم تووشی کەمایی بوونەتەوانێەوە بەرەبوومیان نەبوو ئەمساڵ. بۆیە ئەمە خەتەرێکی گەورەی ناکرێ ئەمە ئاو دەسەوستان دانیشین باسی لێ نەکەین، ئەکرێ ئەمە وەکو خۆبەخشانە وەکو بەردی ڕێکخراوە ژینگەکان وە چارەسەری ئەو کێشانە بخەینە ڕوو، یاخۆ بڵێن لایانی پەیوەندی دەرئاگادارکەینەوە، یاخۆ بڵێن گوشار خینە سەر دەسەڵات. هەرێمی کوردستان و عێراق لە ئێستادا بە دۆخێکی ژینگەی خراپدا تێئەپەڕێت بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین کە ئەمەش کاریگەری تەواوی کردووەتە سەرکەرتی کشتوکاڵ و ڕێژەی سەوزایی بۆ مەبەستەش. شارەزایانی بواری ژینگە و سەرچاوە ئاویەکان داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان بودجەیەک تەرخان بکات بۆ دروستکردنی چەندین بەندا و بۆ ئەوەی جارێکی تر کوردستان ڕوبەڕووی وشکە ساڵی و کەم ئاوی نەبێتەوە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.